ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ وادارم هەموو خەڵکی کوردستان لە 25 بستنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەم بە بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستان بۆ ئەوەی کوردستانیش بێتە دەوڵەتێکی سەربەخۆ. ئێمەش وەک هەرگەل و نەتەوەیەک پاسپۆرتی خۆمان تایبەت بە خۆمان بەخینە گیرفانی خۆمان بۆ ئەوەی لە هەر شوێنێکە بچینە هەر شوێنێک بڵێن ئێمە کوردین و دەوڵەتیمان هەیە بە ناوی کوردستان و هیوادارم بۆ ئەو مەبەستە بۆ ئەو ئامانجا جەنگ بجەم بە بەڵێ لە ڕۆژی 25 نوێ 2017. بڵێ بۆ ڕێفراندۆم بۆ سەربەخۆیی پێوین ئێمە کە شەیدماندا سەدەهای ساڵە کە خەباتمان کردێ لە پێناو ئەوەی کە ببین بە دەوڵەت. من دڵشاد سەرتی خەڵکی شاری هەولێرم. پێویستە لەسەرمان کە سەربەخۆیی خۆمانمان هەبی و دەوڵەتی خۆمان هەبی و جیابینەوە لەگەڵ دەوڵەتە عەرەبیەکان و بۆی هەوڵ بدەین ئارامی و ئازادیێکی تەواو بۆ خۆمان دەستەبەر بکەین و بە ئازادیش بژین. من ڕێباز نووری جەلال وەکو هاوڵاتێکی کوردستان بەڵێ بۆ ڕێفراندۆم وەکو هاوڵاتێکی مادەی 140 داوا لە گشت هاوڵاتیانی کوردستان دەکەم بۆ ئەوەی خوێنی شەهیدەکانمان بە فیڕۆ نەچێت. بەڵێ بۆ ڕێفراندۆم. ئێمە وەکو ملەتی کورد داوا لە خەچی هەموو گەلی کورد دەکەن گەلی کوردستان لە ڕۆژی ڕێفراندۆم پێویستە هەمومان دوا ڕۆژێکی گەشت ببینین بگەینە ئاواتی خۆمان ئاواتی ملەتی کووردە پێویستی بە بەڵێ هەیە بە ڕۆژی دەنگدان لەسەر سندوقەکانمان و داوا لە هەموو خەڵکی کوردستانیش دەکەم ڕۆژی دەنگدان بسە سەر سندوقەکان دەنگی بە بەڵێ بدە.